سڵاو ماوەیەکە مبالەخەیە گەر بڵین هەموو ڕۆژێک بەڵام هەفتەی چەند جارێک بەرچاو و بەرگوێمانەکەوێت کە ڕووداوی نەخوازرا و هەتا ئاستی کوشتن و بڕینیش لە نێوان خەزور و زاوا و خەزور و ئیتر لەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە ڕووداوی نەخوازرا و ڕۆیە. من لێرە بە چیرۆکە گەچمە تەواوی بەرنامەکەەوە، یعنی تۆ سیرکە با لە سروشتی خێزانی زاوە دەست پێ بکەی. زاوایەک دەیان مەرج قوبوڵەکات بۆ گەیشتن بەو کەسەی یا بەو کچەی کە خۆشی ئەوێ و ئەوێ ژیانی هاوسەری لەگەڵا دروستکە، یعنی چوزانم ئاڵتونە، ماڵی جیایە، ئیشە، نەوعی سیارەکەیەتی و تا دوایی بەپێی ئاستی ئابووری خێزانەکان داواکارەکانیش ئەگۆڕێ. لە ئاخر جارە کاچی زاوە دەستیشی پێ ماچەکرێ، اینجا کچەکەی ئێنێ. پرسیارەکە ئەلێرەوەیە، هەمان ئەو کەسەی کە دەسەکەی ماچ کردووە، هەمان ئەو کەسەی کە مەمنونە ئەو خانمە بکە بە هاوسەری خۆی، سێرەکەی هەمان کارەکتەر ڕۆژێ لە ڕۆژانیەت چەک هەڵەگرێ و ئەو کەسەی کە دەستی ماچ کردووە ڕەنگە پێشەمووی ئەو کەسە بکوژێت. بابەتەکە بابەتی ڕووداوێک نییە. ئەم ڕووداوە لە زۆربەی دنیا لە وڵاتە هەرە پێشکەوتەکانی دنیاشە ئەم لە جۆری ئەم ڕووداوانە ڕۆیە. بابەتەکە ئەوەیە کە ئەم پرۆسەیە بووە دەست پێکات و بووە کۆتاییە. ئێمە کە مایکی کوردستان 24مان بردە دەرەوە، لە دەرەوە زۆربەی ئەو کەسانی کە ئەمانویست لەسەرم بابەتە قسەمان بۆ بکەن هەمووی لە پشتی کامێراوە یەک دنیا قسە و دەردەدلی هەبوو، بەڵام ئامادە نەبوو لە بەردەمی کامێرا بیکەن. و بەدایان و سەدان ڕووداوی نەخوازرا و هەیە کە بۆم نووسرا و هەوڵین لە بەرنامەکە ئاماژەی پێ بکەین. بە خۆشحاڵیەوە بە ئامادەبوونی دوو میوانی بازمون کە بەڕێزێکیان پرۆفیسۆرە، بینەری پرۆفایلەکانیان بن و دەست پێک. پرۆفیسۆر دکتۆر یوسف حەمە ساڵح، پسپۆر لە دەروونزانی کەسایەتی و دروستی دەرونی. ساڵی 1970 بەکالۆریۆسی لە دەروونزانی لە زانکۆی بەغدا بەدەستهێناوە. ماستەر لە دەروونزانی کەسایەتی لە زانکۆی بەغدا. 1998 دکتۆرا لە دەروونزانی کەسایەتی و دروستی دەرونی لە زانکۆی بەغدا. خاوەنی 13 کتێبە لە بواری دەروونزانی کە بە زمانی کوردی و عەرەبی بڵاوبوونەتەوە. پارێزەری ڕاوێژکار ڕۆژ شێرزاد، بەکالۆریۆز لە کۆلێژی یاسا و ڕامیاری لە زانکۆی سەلاحەدین. لە ساڵی 2009 تاکو ساڵی 2018 لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاری کردووە. لە بواری توندوتیژی جێندەری و بازرگانی بە مرۆڤەوە کاری کردووە. دەستخۆش دکتۆر جان، دووبارە بەخێر بی. خۆشحاڵم هەج بەرنامەیەک جەنابەت بی. گۆمەکە باشە شڵەقین. زۆر بەخێر بی. خانم جان جەنابیشت بەخێر بی. پرۆفایلەکەتمان بینی و هیوادارم ڕاشقاوانە هەمووکو خانمێک هەمووکو پارێزەرێک ورد دەستخەیتەنە ئەم برین. دکتۆر، پێشەکی بەرنامەکە وتم یعنی کوڕێک بەم هەموو داواکاریانە ڕازیە. یعنی من پرسیارەکەی من ئەوەیە ڕەنگە بە هەردوو دیوەکەی وەرگری، یعنی سیرەکەی لە ئاخر لە بەسیترین پرۆسەی کۆتاییە دەستیشی پێ ماچەکرێت، بەڵام هەمان کارەکتەر بۆ هەڵەگەڕێتەوە بۆ بە ڕووداوی کوشتن و مەحکەمە و چوزانم تێڵا هەڵگرتن و دەمانچە و چەقۆ و بۆ ئەم دۆستایەتیە بێ بەم دوژمنایەتیە. هۆکارەکە بەشێکی ئەوە نییە کە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئەم کوڕە هەستەکات کەشتی زۆر کردووە لە پێناوی گەیشتن بەم کەسە، دوجار تووشی ڕقێک بێت کە بێوێ کە چەکە بوو بەهی خۆی اینجا یاریەکەی ئەم دەست پێ بکات. سپاس بۆ بەڕێست و سپاس بۆ بەرنامەکەتان و بۆ
کەی 24 طبعا من ئەمێ زۆر گیژگیرتر بچمە ناو مۆزوعەکەەوە ڕاستی تایتڵی ئەم بابەتە تایتڵەکەی تونندوتیژیە لە ناو کۆمەلگا باش لە هەموو شوێنەکە ڕەنگایەتەوە لە هەموو هەڵوێستەکان و لە هەموو شین و توێژەکە ئەو تونندوتیژێ هەیە ئەگەر ئێمە لە ڕێگای ئەم کێسەوە ئێمە بچینە ناو توندوتیژی ئەم کێسەشە بێ جایکەینەوە لەگەڵ کشتی ترا باش ئەگەر بێ بزانین کەسێک چووە بۆ خوازبێنی و ڕازی بوون و تەواو هۆکار چییە بچێتە سەر خەزوری و تعدای لێ بکاوە بیکوژێت و ماڵی خۆشی وێرانکە ئەم حاڵەتە لای ئێمە ئەگەر لە دەروونزانیە بمانەیە بە شێویشی گشتی و بەپەلە پۆلینی کەین و تەشخیصی کەین و دەستنیشانی کەین ئەم حاڵەتێکی نەخۆشیە یعنی ئەگەر چەند حاڵەتێکی واژ ڕوو بە حاڵەتێکی نەخۆشیە بەڵام ئەگەر بمانەیە بیخێنە ژێر تایتڵی بڵاوبوونەوەی تونندوتیژی لە ناو کۆمەلگا بە شێویشی گشتی بەڵێ تونندوتیژی هەیە و زۆریش هەیە زۆریش هەیە لە هەموو هەڵوێستەکانە لە زۆربەی جێگاکانە لە لای زۆربەی چین و توێژەکانە ئەم تونندوتیژی هەیە تونندوتیژەکە هۆکارەکەی طبعا ئەمە پێویستی بە دراسێ و پێویستی بە داتایە و پێویستی بەڵام ئەگەر بە بۆچوونی من لەم بەرنامە بەڕێزا ئەتوانم بڵێم تونندوتیژەکەی هۆکارەکەی ئەوەیە ئێمە بە ئامرازێکی کۆن کێشە هەنووکەیەکان و کێشە تازەکان چارەسەرەکەی ئێمە زانی چییە ئێمە ئەو ئامرازە بە مەبەستم ئامراز چییە مەبەستم بیرکردنەوەیە مەبەستم هەڵچوونە مەبەستم شێوازی ڕوبەڕووبوونەوەی کێشەکانە ئێمە نییە بە شتێک کێشەی تازە هەیە ئێستا ئەم کێشانی کە ڕوبەڕووە بینەوە پێش 50 ساڵ شتیوان نەبووە بۆ شێوەیە بەڵام ئێمە بە هەمان پێش 50 ساڵ و 100 ساڵ ڕوبەڕوو بینەوە کەواتە ئەو شێوازەی کە بەکاری ئەهێنین بۆ چارەسەر یا بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکان و فشارەکانیان ئەکسپایرە تا ئێستا نوێکاریمان نەکردووە ئەمەیە مەوزوعەکە لێرا من حەزەکەم لە مەدخەلەوە بچمە ناو مەوزوعەکە بەڕاستی ئەم کێشە ئەساسیەکە مەفسەلەکە لێرایە ئێمە تا ئێستا کۆمەلگایەکین من ناڵێم سەقەتیم ئەوە زۆر مەبەسمە کۆمەلگایەکین چەقبەستوین لە شوێنێکە لە قۆناغێکی زۆر کۆناماوینێتەوە هەنگامان نەبردۆتە پێشوە ئللا شتی مادی نەبێ مۆبایل و جادە و نازانچی و ماڵ و سیارەوانە لای من پێشکەوتن نییە ئەگەر هاوتەریب و هاوشانی پێشکەوتنی قیەم و مەبادە و ئەخلاق و فکر و ئەوانە نەبێ کەواتە ئێمە لە فکرا دواکەوتوین لە مەسائلی مادیەکانە لەوانەیە ئەوش پێشکەوتونین ئێمە کاربەکەرین مستهلکین بەکارهێنەرین ئێمە زیاتر مستهلکین لەوە ئێمە تەکنۆلۆژیەکەش خۆمان دروستمان نەکردووە ئەمە لەلایەک کەواتە ئەو فکری کە ئێمە بەکارێنین تا ئێستا چەقبەستووە تا کۆنە سەبەبەکەی چییە سەبەبەکەی چییە با پێت بڵم سەبەبەکەی ئەبێ بە دەنگێکی بەرز بڵین و بۆ خۆمان بۆ کۆمەلگا و بۆ هەموو دەستگا پەیوەندیدارەکان بۆ حیزبەکان سەبەبەکەی پەروەردەیە نە پەروەردەی خێزانیمان پەروەردەیە نە پەروەردەی ناو مەکتەبەکان و قوتابخانەکان و خوێندنگاکانمان پەروەردەیە نە ئاستی خوێندن و فێربوون و پەروەردەمان لەو ئاستایە کە بتوانین ئێمە تاک دروستکەین ئێمە مویمەوەی تاک دروستکەین تاکمان تا ئێستا ئیشمان لەسەر تاک نەکردووە کە ئیشمان لەسەر تاک نەکردووە تاک ئەیتر حەز و ئارەزۆکانی خۆی غەرائیزەکانی خۆی تۆڵە سندنەکانی خۆی حەقدەکانی خۆی بەو شێوەیە کە خۆی بڕوای سیستمێکە بۆ دانابێت و فێرەکە بەڵێ لەبەرەوەی ئەمە یاسا چیە یاسا تەنزیمی ڕەفتارەکە بەڵام کۆنتترۆلی ناکە لە هەموو عالەمە کۆنتترۆلی ناکە ئەوەی کۆنتترۆلیەکە دەستگا پەیوەندیدارەکانە لە پەروەردا یەکەمیشت خێزانە خێزانیش باش لە باتی ئەوەی باشانێکە یا لە سیاست و بامنیش ئەوەت پێ بڵم یعنی کە ئەم ڕووداوانە ڕوئەیە گوێمان لە کەلیمە ئیدانەدێت فلان سیاسی فلان وەزیر فلان چوزانم هەرچ سێکتەرێکە بینی ئیدانی ئەماکەی ئایا بە ئیدانەکردن و گرتنی بکوژەکە بۆ نمونە ئیتر خەزوریەتی زاوای کوشتووە زاوایەتی خەزوری کوشتووە خۆ ئیدانەکە باشە لە بێدەنگی ڕەنگە باشتر بێ و گرتنی تاوانبارەکەش بۆ خۆی لە ڕووی یاساییەوە سەبوریە بەڕاستی بۆ هەمومان وە نیە بەڵام ئایا ئەمە بەمە چارەسەرەکرێ بە ئیدانە چارەسەرەکرێ بە ئیدانە چارەسەر ناکرێت بەڵام بە هەڵگرتنی بەرپرسیارەتی چارەسەرکرێت
من وەزیرێکی پەیوەندیدار بم دیاردەیەکی وە ئەچمە سەرخەت یان محاولە ئەەکەم هەوڵ بم چارەسەری کەم و ئیتر بنبڕی کەم و سنوورداری کەم یان ئەوەیە وازێن ئێمە هەستی بەرپرسیارەتیمان نییە لە ناو دەستگاکانە هەستی بەرپرسیارەتی بەچی چارەسەرکرێت پەروەردەی کە بە باس پرۆسێ دوور و درێژ نییە ئەمە زۆر دوور درێژە ئێگەرمانێت تۆزێک کورتی کاکە وڵاتە پێشکەوتەکان پلاندانن بۆ 50 ساڵ و 100 ساڵی دوای خۆیان باشە لە ئێستاوە ئەڵێ لە ساڵی 2050 چەندین ڕووداوی سیر ڕوئەیات ئەوە لە ئەوروپا باسیەکەن ئەبێ لە ئێستاوە ئێمە خۆمان ئامادەکەین پلاندانین بۆی ئەو ڕووداوانە سنووردارکەین و لە ئێستاوە هەندێکی چارەسەکەین و دیان لە ئاسیان کەمکەینەوە کەواتە ئێمە مشکلەمان چییە؟ مشکلەمان پەیوەندێکی زۆر یەکجار بە سۆزمان هەیە لەگەڵ ڕابردووە پەیوەندیمان لەگەڵ ئایندە و لەگەڵ ئێستامانە زۆر زەعیفە کەواتە ئێمە ڕابردوو زیوەکەینەوە دکتۆر ئەوم بە کورتی جوابەرەوە ئێمە باسی ئەومان کرد کە ئەو ئالەتی کە ئێمە بە تەمانی ئێستا کێشەکانی پێچارە سەرکەین ئەکسپایرە نابێت بۆ ئێستا نابێت ئەی پێدوانیە خودی ئەو کللتورانش کە لەم ئەو پرسیارە لە جەنابی شتەکەم چکە پێم وا بێت یاساژ نەیتوانیەوە ئەمە چارە سەر بکات وەکو دکتۆر وتی سەلەن پێدوانیەوە ئەو نەریتانەی کە لە ڕابردووە کراوەتە ملمان بۆ پرۆسی پێکەوە بوون یعنی من خەڵک زۆر بۆی نووسیوم دایان گەنج بووی نووسی مەڵێ کاک دەروون ئەوە نم پێکراوە پێشەوەی کە ئەم کچە بێ بە خێزانم بە خۆنەویستی وام لات و هەستەکەم یعنی ئەمەیە حەقێ بکەمەوە بۆ نمونە 15 جار چۆتە داوای نیان ناوەتی لە 15 من جارا و توێتی یعنی ئەم هەموو متەتەڵەباتە ئەم هەموو زەختەکە لەسەر ئەم پیاوە ئەم کوڕی دروست دەکرێت باشە بەغێر مباشیر بە ناڕاستە و خۆ ناکاتە ئەوەی کە ئەم ئینسانە بۆ تۆڵەیەک بگەڕێ بە حەقی عزیەتەکانی خۆی بکاتەوە کە ئیراوە یعنی پێدوانیە ئەم سیستمی پێکەوە ژیانی دوو ئینسانش بەم هەموو سیستماتیک و ئاداب و تەقالید و نازام شەکرا و ئەوە بە هەموو شتەکانیەوە پێدوانیە ئەمە شەر ئەکسپایرە کاکە گیان ئەکسپایرەکە سەقەتەکە خەتاکە لە یەک شوێنانیە لە هەموو دەستگاکانایە چون ئێمە بەڕاستی کۆمەلگا یەک پاکێجە ئەگەر بمانەیە پێشی خێنە بێ لەسەر هەموو ئاسەکان پێشی خێن ئەگەر بمانەیە بەحسی دواکەوتنی بکەینە بێ لەسەر هەموو ئاسەکان بەحسی دواکە باشە ئەم گەنجە بە ڕێزە ئەگەر پەروەردە کرابێ بە شێویشی باش لە ناو خێزانە بۆ 15 جار ئەچێ بۆ لای بۆ داوای کچێک بۆ 15 جار بۆ ئاوا کەرامەتی خۆی قاتش سەر مەحەک لە پێناوی چونکە کەرامەت لە هەموو شتێ باشە کچەکەش خۆشی قوڕی خەی ناکە خۆشەویستی سەر و هەموو شتێکە لای من ڕاستە بەڵام کەرامەتیش زۆر گرنگە بۆچی ئەو خۆشەویستیە بوو بە ئامرازێک یەگە بوو بە کەناڵێک بۆ تۆڵە سندنەوە یعنی ئەمە معنای خۆشەویستی نییە من خۆشەویستی چی بەرهەمێنێ بەڕێز خۆشەویستی بەرهەمێنێ ڕێز بەرهەمێنێ من خۆشەویستی ئەگەررامیتیانەما ئەو دڵی کە پڕ بێ لە خۆشەویستی باشە ئەم زانیاڵی ئەوی ئەحمە دەردێڵێ و دڵی وەک بوت پەرستی ڕۆدە چاوەکە ممکن نییە قین و بغز و حەقت جێگای تابێتەوە ممکن نییە تۆڵە سەدنەوە جێگای تابێتەوە ئەم کوڕە کە دەرئەنجامی ئەوەی 15 جار چووە بۆ خوازبێنی بێگومان ئەمەشی لێ ئەوەشێتەوە ئەبێ لێ دۆشێتەوە یعنی شیشی زۆر غەریب نییە من ئەگەر لە پێناوی خۆشەویستیە زۆر شت ئەەکەم بە پاسا و وەکو حاڵەتی لێبوردەیی کە من ئیتر بیر لەوە ناکەمەوە تۆڵەی ئەوە بسرمەوە دەستی یەکێکم ماش کردووە لە پێناوی خێزانێکم یاخود هاوژینێکم هاوسەرێکم هەتای بژم لەگەڵیا یعنی ئەمە ماڵی خۆی کاور کردو لە دوو لە ڕێگاوە دەسەکانی خۆش بێ مایکەکە لەکوێیە بۆمان ئامادە بکەن بە لای چێ باش ئوساز ئەگەر بیتە دەست ئەو برابەڕێ زەمان قسە بکات پێشەوە بە ئێمە قسە دووبارە بەخێر بیت خۆش بیسپاس دکتۆرم هەیە لە هەموو لایەکتان زۆر سپاس ئەو میوانە بەڕێزانش تۆش باش گوێ لە دکتۆر گرت بۆیە نەمویست پێی بوەستێنە قسەکانی زۆر جوان بوون ئاخە باش واقعی بوون واقعیانە پێ دوانیە ئێمە باسی ئەو شتە بکەین تاو ڕووداوەکان ڕۆێ ئەوەی کە لە میدیاوە ئێمە جۆمان لێبێت ئەگەر مبالغەی تیان نەکەین ڕەنگە ئەوەنە تریش ڕووبات و دیزە بە دەرخۆنە بکرێت لە مەنتیقە و لە زۆنی خۆیان و کەسیش بە کەس نازانیان کەیسەکان بگۆڕێ بابەتەکە ئەوە نییە
ئەم سیستەمەی کە قەراری پێکەوە ژیانی پێیراوە لە کوردستانە بە یاساتەوە من حەزەکەم لە ڕووی یاسایەوە من قسە دەکەم خۆت قسە بکەی بە یاساتەوە بە دیوە کۆمەڵایەتێکەکەتەوە ئەم هەموو بارگرانی هۆکاری ئەوە نییە کە ئەم شتانە بەم جۆرە ئەتەقێتەوە. منیش دەتوانم لەو شوێنەوە بێم باشە هەموو ئەو کێشانەی کە دروست دەبی دەتوانین لە فول پاکێج دانێنێ پاکێجێکی تەواو باش نەقسی یاسا هەروەها ئەو کەس ئاستی ڕۆشنبیری کەسەکە نزمبوونی ئاستی ڕۆشنبیری لایەنەکان هەروەها کەم تەرخەمی دادگاکان دەتوانین هەمووی ئەوانە لە فول پاکێج دانین ئەوە دەبێتە سەبەبێک کەم تەرخەمی دادگاکان بەری دادگا کێشەکان زۆرە لە دادگا وا دەکات داواکان زۆر دوا بخرێتن ئەوە وا دەکات و هەروەها ئەو مادانە نینە لە یاسا یعنی من بەستم بینە سەر ئەگە بینە سەر نەقسی یاساکان زۆرجار نەقسی یاساکان وا دەکا دادوەریش ناتوانین بە تەواوی ئەم مەسەرەن ئەو کەیسا کێشەکەی حەلکاتن باشە بێجگەلەوەی کە لە میدیاوە ئەیبینی ئێوە جەنابتان لە ناو دادگاکانان ینی ئەگە بینە سەر یاسای تونند و تیژی خێزانی ئەگەر ئەفم کە قسەشتم بڕێ بەڵام یاسای تونند و تیژی خێزانی زۆر گرینگە باسی کەین چکە تایبەتە بە خێزان مادەم ئێمەش بابەتەکەمان لەسەر خێزانە ئەم یاسایە 2011 دانرا طبعا ئەوە دەستخۆشی دەبی لە هەرێم بکرێ لە حکوومەت هێرم لە برەوەی یەکەم دەولەت بوو بەراورد بکەین لە هەموو وڵاتانی دەوروبەرمان یەکەم شوێن ئێرە ئەم یاسایی هەموار کرد بەڵام پاشەوەی طبعا دووەلیت کە داینا هەستان لە ئەزممویمە ئیسیفادەیان کرد هەندێک پتەوتر یاساکانیان ئامادە کرد بۆ خۆیان ئێمە هەندێک نەقص هەیە یان لە 2011 تا ئێستا هەمواری نوێ نەکراوە لەسەر ئەم یاسایە بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێکی زیان لێکراو وەکو ئەو کەیسەی کە باسی دەکەی کە مەسەلەن زاوا و خەزور شەڕیانە لە ماڵەکی کەسی سێیەم بۆ نمونە ئەو کەسانی کە لە ئەطرافی کەسەکانەوی دانیشتونە یان مەسە جیران یان هەر کەسێک جۆی لەو مەسەلەن حالەتەبی ناتوانانی بچی سکاڵا تۆمارکە تەنها کەسی زیان لێکراو ئەو بە پێی قانون یانیش ئەو کەسەی بە پێی یاسا مەسەن پارێزەرەکەی لە چ کاتێک جارێ خۆ پارێزەری نەگرتوە بەسێکێک لە درەوەی ڕووداوەکە و تیژی خێزانی مصر ئەوەی حل کردووە یعنی کەسی مەسەن شەریک جیران هەر کەسێک ئاگاداری ئەو کەیسانەبی دەتوانی بچی سکاڵا تۆمارکە بەڵێ دەتوانی مەسەن بۆ نمونە من جیرانەکەم شەڕیتی ناتوانم من وەکو کەسێکی یعنی جیرانەوە بچم سکاڵا تۆمارکەم يعني ئێمە دەگاتە حدێکی وەزعی زۆر خراپ ئەو ئاگاداری وەزعەکەسەکە ئللا خۆی دەتوانێت بچی سکاڵا بالضبط ئللا خۆی دەتوانێت سکاڵا تۆمارکاتن یعنی عیوب زۆرە لەو یاسایە وەلەو تا ڕادەیەک ئەم یاسایە توانێت هەندێک کێشەکان حەلکاتن یعنی دەتوانی ئەو کەسەی لە باتیەوەی کێشەی دەبی بچیتن پەنا بەرە و سیلاح و بەرە و لێدان و ئەوانە ببە دەتوانی بچیتن بەرە و یاسا بەرە و دادگا هەیتمان تاڕادەیەک ئەوان یاسامان هەیە و بەلاوە گرنگە بابەتی باش تێدایمە مەوادی باش تێدایتوانین پەنای پێ بین تا هەموار دەکرێتەوە لە هەموو بوارێکە نەکە لەم بوارشە بەڵێ بۆچی خەڵک بڕوای بە دادگانیە بڕوای بۆ نیە کێشەکەی لە دادگا یەک لا بکاتەوە لەو فول پاکێجی سێم نقطەیە ئاستی ڕۆشنبیری کەسەکان لایەنەکان يعني ئەمە بەس ناتوانین لایەنێک مەسەلەن نەقص لەوانەیە نەقص لە پارێزەریش هەندێک زار هەبی نەقص لە دادگا هەروە لە یاسا هەمووی ئەوە فول پاکێجە ئەگەر هەمووی عیلاتکەین ئەو زتوانین عیلاتکەین ئەو کێشەیە یعنی لایەنێک نییە بۆچی پەناناباتە بەردادگا ڕێزمەیە بۆ بۆچوونەکانی زۆر لە جێی خۆیەتی من باوکو تەواوکردنی ئەو بابەتە باش ئێمە دابوونەرێت نییە زۆ بەهێسترە لە یاسا ئەمە یەک یاسا بوونی زۆ پێویستە پابندبوونی پێویسترە چونکی هەردووشی نیشانەی شارستانێتی ئەو کۆمەلگایە باش ئێمە نابێت تەنها ڕەخنە لە یاساکە بگرین و ڕەخسە لە دادگا بگرین تەنها ئەو ڕەخنەیە چێ شان بەشانی یاسا ئەبێت تۆ تاک پەروەردەکەی چۆن پابند بێ بە یاسا ئێستا سەرپێچیکردنی یاسا بۆ لە وڵاتە پێشکەوتەکان نییە لە سوید نییە لە ئەمریکانیا هەیە بەڵام بە ئەندازەیەکی زۆ کەم سنووداریان کە دۆتوانێت اینجا لەگەڵ ئەوەشە ناتوان بە تەواتی کۆنتترۆلی کرد باشە ئێمە کە لە مشتمەعێکی زیاتر خێڵەچین و زیاتر دابوونەرێت زیاتر زاڵە بەسەر ئەوە من بۆی خۆم دەرخەم کە یعنی با بڵین زمانی توندوتیژی زمانی گولە
زمانی خەنجار زۆر بەهێزتر و باشترە بۆ کەسێک بیرێ بەکاری بێنێ و خۆی دەرخە لە ناو کۆمەلگا لە زمانی پابندبوون بە یاسا و بە زمانی لێبوردەوی و بە زمانی خۆشەویستی و بە زمانی ڕێزگرتن زۆر بەهێزترە کەواتە خەڵک بۆچی پەنابا بۆەوە بۆی بڵێن بەخوا مەردە بەخوا ئازایە قوبوڵی ئیهانەی نەکرد دەستی خۆش بێنن زۆر ئێمە نازانی چێواڵێ بەس ئێمە ئستینتاجێک کوڕی ئەم کۆمەلگای ئستینتاجەکەین و حکوومەتیش بێ ئاگایە لەو مەسلەیە حکوومەت دەستگا پەیوەندیدارەکان بێ ئاگان ئەگەرمە بەستیان بێ ئەم بابەتە سنوودارکردن میلەتی کورد میلەتیشیش یعنی ئەگەر شارستانیش نەبێ قبولی شارستانی دەکا و استعدادی ئەوەی تایە پێشکەوێ بەڵام کە تۆ زمینە کۆمەڵایەتێ ئابووریە یاساییە ئەخلاقەکەی بۆ نەڕەخسێنی ئەو چی بکە ماوەتەوە لەسەر میراتەکە ئیشەکان ڕاستە بەر لەوەی تۆ باسی ئەوەش بکەین ینی باسی ئەو بکەین کە ڕۆشنبیری خەڵک بەو ئاستە بەرزکەینەوە کە احتیمات کاتە سەر دادگاکان بە پێچەوانەوە ینی هێزێک هەیە کە ئایبێ ئەگەر تۆ سکاڵا تۆمار بکەیت نەهرەوەش هەر ئایبەشە کاکە دەرون ستیگمایە زۆر جار لۆ ئافرەت ئەفۆم کە وەسمەت عار ینی بە کوردیەکەی بە ئینگلیزیەکەی ستیگمایە وەسمەت عار زۆر جار ئەفۆم کە قسەشت دەکرد دکتۆر زۆر جار کەیسەک کێشەی دەبی بۆ نمونە ئافرەت زیاتر وە لەو ئەمە تونند و تیژی خێزانی هەموو خێزان دەگرتەوە چکە مغاڵەتەیەش هەیە یعنی بەس ژن ناک بەس ئافرەت ناگرێتەوە هەموو خێزان دەتوانانی سوود لەو یاسایە وەرگری بەڵام بۆ نمونە ئەگەر ئافرەتێک بچی شکایەت بکە و بچیتە شێڵتەر ئەو شوێنی کە ئامادە کراوە بۆ کەیسانی کە مەسەرەن تەواو ئەوە وەسمەت عار لەسەر ئەو کەسەیە کە ئەنەوە چوویتە جێیەکی زۆر خراپ من بە خۆم جۆم لێ بووە مەسە ئافرەتێک کێشەیە بۆ ئێت بکە دەبی بچتە ئەو شوێنەی هەتا نەکوژرێ مەسەرەن بۆ نمونە خلاص تویتە شێڵتەر کەنەوە یعنی تویتە شوێنێکی زۆر کوژرێ باشترە لایەوە یعنی بۆچی دەکوژرێ دەرێ ئەخەوە چوت شێڵتەر نازانێ ئەسڵەن حاکم بڕیاری دابستە ئەو شوێنەی حتا محافەزە لە سەژیانی بکرێ باش ئەو برابەرێزە دەمێکەوێ قسە بکە و با لە خزمەتە جار سەرەتا دەمەوێ ئەو شتێککە دەڵێم ئاراستەی دکتۆری بکەم لەبارەی پەروەردەوە ئێستا لەو کاتەدا بە هەموو شێوازێک پەروەردە بووتە و پەردەیەک بۆ داپۆشینی زۆربەی هەڵەکانی کۆمەلگا واتار کاتێک هەڵک ڕوودا ڕاستە خۆمە یەخەی پەروەردە دەگرین پەروەردەی خێزانێ ئیدی ئەوێ و ئەمە بە هەموو شێوازێکەوەمان لەبیر کرد کەچەک لە کوردستان بە تایبەتی کەچەک حۆڕ کراوە هەڵگیرێ تا کەسێک تەمەنی 14-15 ساڵە دەمانچەیەک بەبەر نێچێتی ئەوەش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کوشتن بەڕین زیاتر بێ ناوەندەکانی خوێندن بە هیچ شێوازێک هەم لەلایەن لەیەکی ئیبتیدایی تاوەکو دەگاتە 12 ئامادەی و بە تایبەت لە کۆلێژ و زانکۆکان ئەوەنەی گرنگی بە راپۆرت و ئەوەندە گرنگی بە شێوازی هەیکەل و جلوبەرگ و ئەو ئەکسواراتێک کە بە هەیکەلیان وەیە ئەوەندە گرنگ بە عەقڵیان نادرێتەوە فێر بکرێت تۆ لە تەمەنی 28 ساڵی 25 ساڵی بۆ تێژن بێنی یاسایەکی کوردستان دەڵێ ئەگەر بێت و ئافرەتەکە تەمەنی لە 16 ساڵ گەورەتر نەبێ نابێ هاوسەرگیری حاکم مارەی ناکە باشە بە حاکم مارەی نەکە بەڵام تۆ هەست دەکەی مارەی دەکا بە دوای 2-3 ساڵ منداڵیان نابێت دەینێت احتیاجی خۆیش خۆی دەکا مارەی دەکات لە حاکمیش بەڵام 2 ساڵە لەکنیتی ئەو ئافرەتە 2 ساڵ لەکنیتی هێشتا تاوا نەگەشتۆتە ئەو ئاستەیکەوە خۆشی ژیان ببینێ شتا نەگەشتۆتە ئەو ئاستەی نینۆکەکانی بۆیەکە نەگەشتۆتە ئەو ئاستەی کراسەکانی ڕەنگا و ڕنگ بێ هێشتاوا لەو ئاستەدایەکەوە منداڵە بیری لەکنەوەی خوزگەکەی تێر بکەی عەقڵەکەی تێر بکەی بیبەی پیاسەی پێ بکەی پیتزای بۆ بکڕی واتە ئێستا گەیشتۆتەوە ئاستەی ئەگەر بووکەخانت خۆش بێ دەبێت پیتزای بۆ بکڕی من ئەگەر بمێ خەزوورەکەم ڕازی بکەم پیزا بۆ خێزانم بکڕم دوای 2 ساڵ 3 ساڵ کێشە دروست بێ دەستخۆش بابەتەکە یەکشتی بۆ گرنگ بوو کرۆکی قسەکەت بە تایبەت قسەکانی ئەخیری ویستە ینی بابەتەکە لە پرۆسەیەکی گەورەی پێکۆژیانەوە تەرجەمە بۆی کە ئەگەر خێزانەکە تێ خۆش بێت تۆ بێ پیتزای بۆ بکڕی بێ سێلفی بۆ بگەی بێ بیبی بۆ لایڤ میوزیک ئەبێ ئۆپن مایند بی لەگەڵ یا ڕێی پێبەی نێرگە لە پێشێ ینی ئەمانە بۆتە پێوەری پێکەوە ئەبێ سناپەکەی و تا دوایی ینی ئەبێ تۆ ڕۆژی 15 سناپکەی ئەگەر ڕۆژی 2 سناپکەڵێنەوە وشنومێردە تەواو نین دکتۆر چیڵی لەگەڵ قسەکانی کە ئەڵێ بۆ ئامادە ناکرین بۆی کە لانی کەم تەمەن دیاری بکرێت ینی وەلو پێوەری تەمەن بە ڕەقەم تەریب نییە بە عەقڵ و بیرکردنەوە بەتەکید ئەم بابەتەی بەڕێزت کاکە دەروون زۆر بابەتی لێ بێتەوە
ئێستا بەحسی ئامادە ئێمە ئامادەکردنی تاک بۆ هاوسەرگیری یان ئامادەکردنی تاک بۆ ژیان بە شێوەیەکی بۆ هاوسەرگیری بەشێکە لە ژیان باش ئێمە بۆ هیچیان ئامادەمان نەکردوون ئامادەشاڵین شاڵین ئێمە مەبەستی زانکۆشە زانکۆ لە هەمووی هینترە چیترە هینتر بە حەز ناکەم حەزەکەم حەزەکەم بە کۆنتترۆڵێکی عقلانی قسە بکەم نییە بەتەکیید یعنی زانکۆ چییە کا بۆ تاک هەر راپۆرت کاکە کردارەکان بە ئەنجامەکانیانەوە دیارە وایە ئەنەمە الأعمال بالنتائج نتائج مەسائلی علمی و مەسائلی کۆمەڵایەتی ئێمە کوا ڕێزەڵتەکەی دوێنێ بانقی نێودەوڵەتی نازانم دیارەهی معلوماتە ئەڵێ لە 1990 تەڵەبەی عێراق ش دەخێنێتەوە لێی تێناگە ئەوە خۆ تەقریری من نییە براجان زانکۆکانمان سەقەتن مەکتەبەکانمان سەقەتن تربێتی ناو خێزانی سەقەتە ئێمە ئەبێ دەستنیشانی ئەو کە ئەگەر من زیادە ڕۆیش بکەم لەوە ئەو زیادە ڕۆیش باشە زیاتر سەرنجی خەڵق ڕاشیشم بۆی ئاو ڕێبینەوە لەو مەسلەیە سەرنجی خەڵق ڕاشیشم سەرنجی دەستگا پەیوەندیتەکان ڕاشیشم سەرنجی حیزبە دەسەڵاتدارەکان ڕاشیشم کە ئاوڕێک بنەوە کاکە کۆمەلگای ئێمە لەمە ترسیدا ترین قۆناغانی ئێمە بام موبالەکەی تیا بکەم لە ڕووی کۆمەڵایەت لە ڕووی کۆمەڵایەتەوە کاکە ئێمە یعنی چی لە کوردستانە سی زانکۆ هەیە لە هەموو عێراقی توە 100 زانکۆ هەیە لە نەرویج و هۆڵەندا و سوید و 4 وڵاتی تر سەنایەتەوە خیاڵم بەقەدەر 7 وڵاتی پێشکەوتوو ئێمە زانکۆمان هەیە لەوان زیاتر یعنی چی معنایەوە ئەو زانکوانە بوون بە مەڵبەندێک بە جێگایەک بۆ بەرهەمهێناری جەهل بەرهەمهێنانی نەخوێنەواری لەبەرەوەی هیچ جاران وانە بوو جاران 3-4 زانکۆ بوو لە هەموو عێراقە چاکترین زانکۆ ئەوە بەسرا ئەوە مووسڵ ئەوە سلێمانی ئەوە بەغا و لەگەڵ مستەنسریە 4 زانکۆ 5 زانکۆ هەمووی بڕۆ دکتۆرەکانی مهندسەکانی ئەوانی تری یاساناسەکانی هەمویان لە ئاسێکی بەرزا بوون ئێستا زۆر و بۆر حکوومەتی هەرێم ئەبێ ئاوڕێ لەوە باتەوە ئێمە ئەبێ ئیش لەسەر دروستکردنی تاک بکەین لە هەموو لایەکەوە ئەبێ تاک دروستکەین لە مەکتەب لە ماڵەوە دایک و باوک چی پێڵێن ئەبێ ئەو شتێک کە پێڵێن دژایەتی نەبێنێ لەگەڵ ئەو مامۆستایی کە ڕێنمایی کات نەهەرێکە لە ئاوازێ بخێنم تاکەکە سەری لێ شێوێ ڕاستە تۆ کەتەلۆچێک نەبێ لەسەری بڕۆی هیچ نییە ئەو کوڕە بەڕێزی کە ئەو کەسی کە ئەو تومتیژیا کات تربێتەکەی لە دایک و باوکی وەرگرتووە گریمەیان دایک و باوکی غەڵەتی کردووە لە زانکۆ ڕاز نابێت کاکە دەروون ئێمە نییە ئێمە بەرپرسەکانی چاواشاکەین نازانم ڕاوێژەکان چێن ڕاوێژکارەکان چاواشیانەکەن ئێمە ئێستا من بکە بە بەرپرسێکی زۆر گەورە و معاشیی باشم بەرێ و نازانم چی هەتا دوایی چیم پێڵێ ئەگەر بە ڕێزت لە من گەورەتر بی کاکە ئەوەنە 1000 مامۆستام هەیە ئەوەنە تەڵەبەم هەیە ئەوە زانشتەکە بە ژمارەیە بە ژمارە نییە براجان ئێمە زۆر و بۆرە وای لێ کردوین ئەو زۆر بۆرە مامۆستای سەقەتمان هەیە تەڵەبەی سەقەتمان هەیە پەروەردەی سەقەتمان هەیە ئەبێ ئەوانە هەمووی مراجعی بکەینەوە مراجعی نەکەین ئاوا بڕات و بڵێن ئەلحەمدوللا خوا شکر لەبەر ئەوەی 1000 جار خوا شکر بەڵام لەبەر ئەوەی ئێمە زانکۆمان هەیە بەناوی زانکۆ باشە بۆچی لە هەموو کنوکە لەبەرێکە لە هەموو گەڕێکێکا زانکۆیەکەیە بۆچی خەڵقی زاخۆ تێکەڵاوی خەڵقی هەڵەبجە نەبێ بۆ خەڵقی هەڵەبجە تێکەڵاوی خەڵقی کەلار نەبێ بۆ کەلاری تێکەڵاوی خەڵقی هەولێر نەبێ ئەم بوونی زانکوانە دژی مەبدەئی کوردایەتیە کە هەموو حیزبەکان ئەو دروشمیان هەڵکردووە لەبەرەوەی کولتور و شارەکانمان دوو جامیع دوو زانکۆی چاک دانێم لە دوو شوێنە دوو فەکەڵتی چاک دانێم با هەموو خەڵقی هەموو کوردستان بێن هاوسەرگیریەکەن لەهجەکانمان لە یەکتری نزیکە بێتەوە سۆز و ڕێز و خۆشەویستیمان بۆ یەکتری زیابێ ماڵی کوردێک خیتابیە بێت باشترە بێ کۆ ئەبێتەوە ئەمە پەرتەوازە بوونە ئەمە حەقی چی بوو بەم کوشتن و بڕینێمە باسمان حەقی ئەوەیە کە تۆ پشتت خستۆتە هەندێک کێشەی زۆر سەرەکی کێشەی زۆر سەرەکیمان هەیە مەوزوعی تاکە مەوزوعی پەروەردەیە پەروەردەش لە چۆوە سەرچاوی پەروەردە لە چۆیە لە خێزانە و لە مەکتەبە و لە زانکۆیە ئەلەوە زیاتر چی هەیە
لەوە زیاتر چێ وای باش هەر لەسەر قسەکەی دکتۆری لە حربی عالەمی دووەم باشە بەریتانیا زۆری نەما بڕخێ ئەڵمانیا هجومی کردبوو وینستون چرچل گوتی تعلیم و قەزامان چۆنە تی زۆر مەزبوطە مادەم ئێمە دەبینەوە یعنی ئەگە ئەمە کێشەی بمانێ کێشەکە حەلکەین دەبێ و دوو کێشە حەلکەین هەموو کێشەکانمان حەل يعني حتى ئەگەر ئێمە وەزعی مادیشمان خراپ ئەو دوو سەکتەرەمان مەزبوط بێ نمونێت ئەو نمونێتم زۆر پێخۆش بوو مەسەن ئێمە هەموو جارێ دکتۆر کە بابەتێک ئەرزەکەین یا پرۆمێن بەرنمەیەک دانین مەسەلەن ناڵم بەشێکی زۆر بەڵام بەشێک لە خەڵک هەمیشە پێی وایە ئێمە ئەم شتانە فشەیە ئێمە بێ باسی نەوتکەین باسی دزی بکەین باسی گەندەڵی بکەین کاکە دەیان ئەوە ئەساسەکەیە دەیان میدیا لە وڵاتە خەریکی ئەمەیە چی کرد چی بوو نەتیجەکەی چی بوو ئەنجامەکەی چی بۆ تا هەر قەیرانەیە من پێم وایە بە هاوکاری ئێوەمانان دکتۆری بەڕێز و نمونەی ئێوە هەتا ئەم ژێرخانە کۆمەڵایەتیە پتە نەکەین باش نەکەین وەکوی کە جەنابەت باسەکە دەڕوخێ پێم وا بێ باڵەخانە لەم هەولێرا هەیە لە خۆرەڵاتی ناوەڕاستە ڕەنگە نەبێت ئەڵێم ڕەنگە بینای زانکۆکانمان هەمووی جوانە وەرەقە و دەفتەر و کتێب هەمووی جوانە ئەو زانکۆیانی کە جەنابەت باسیە کرد من بیرمە خاڵم تەلەبەی زانکۆ بوو کتێبێ 15 تەلەبەیە کرد شەندڕ و بندڕە بوو کتێبەکە باشە هەمووی ناوەکەی بوو بە ئەسپێ بیرمە دەرمانی ئەسپیلە ئێستا هەموو کتێبەکان پاک و تەمیزە هەموو شتەکان جوانە بەڵام ژێرخانەکەمان نییە بەڕاستی لەبەرەوە تا ژێرخانی کۆمەڵایەتی پتە نەکەین نە چاوەڕوانی خەوی گەورە بین نە چاوەڕوانی دەوڵەتداری بین نە چاوەڕوانی ئەو بین ڕۆژێ لە ڕۆژان ئەم وڵاتە بگاتە ئەو کەناریکە خەڵکە جدیەکان چاوەڕێ ژێرخانەکەمان نییە و لەگەڵ ئەوشە هەست بەم کێشەکە ناکەین ئێمە ناڵێ ئێمە من خۆم ئەو کەسانی کە نوخبەیەکن نوخبەیەشی با بڵێن ڕۆشنبیرن و واعین هەستی پێکەن و زۆر خەفەتیشی پێخۆن بەڵام کە ئێمە تۆ هەستی بە کێشە نەکرد چۆن چارەسەریەکی هەست یاخود هەستی پێکەیت و هەستی پێکەین بەس ئێمالت کردووە زۆر بایەخی پێ نایە ئیدانە ئەمانێتکەواتە ئێمە ئەزانی چییە تا ئێستا بەردێکمان قسە سەر بەردێک کاکە لە 99 وابزانم کلنتن وتی لە خیتابێکی بۆ ئۆمەی ئەمریشی وتی ئاستی فیزیا و ڕاضیاتمان زەعیفە یەکسەر سەرۆکی ئەمریکا یەکسەر مؤسسات ئیشیان کرد لەسەرەوە چیە لە ڕاضیاتە چی وڵاتە هند یەک دنیا خەڵکان نار بۆ هند بۆ ئەوەی نییە مجموعەیە مامۆستای باش بێن بۆی ئەو کلێنە پڕکەنەوە زوو بەپەلا ئێمە ئەوان کەڵەکەبوونی پێشکەوتنە ئێمە کەڵەکەبوونی دواکەوتنە بەداخەوە جانەکەم دەروون دەستخۆشیان بەرنامە لێ دەکەم بە خێرات نویان بەڕێزەکانش دەکەم پرسیارێک بۆ خاتوونی پارێزەر یاسا تا ئێستا شتێکی کردووە کە سەرسەری ئەم دیاردێ بکە و پرسیارش بۆ دکتۆر چ تەمەنێک گونجاوە کە بچێتە ئەو پرۆسەیە کە نەبێتە هۆی دروستبوونی ئەو دیاردەیە وڵا دکتۆر بووی بە شارەزای بواری دیاریکردی تەمەن بۆ ئەوزەرگیری وڵای یەکسی پێ بڵم بەڕێز جان بەڕێز لە ڕووە بایۆلۆجیەکەوە با بڵێ 18 ساڵ و سەروتر ئەگەر تاکەکە مؤهل بێ ئامادە کرابێ لەسەر ئاستێکی فکری ئەخلاقی کۆمەڵایەتی و خێزانی زانیارێکی باشیە بێ ئیتر مؤهلە هیوا هەیە عمری 50 ساڵە مؤهل نییە یعنی مەسەلەکە بەس تەمەن نییە تەمەنی عەقڵە مەسەلەکە ئێستا لە یابان کە ئەچی تۆ بۆ خوازبێنی کچێک و یعنی لە پێشا تۆ کچەکە ئەناسیت و رازین ئەلە باشە با ئێمە کچەکە نیە 6 مانگ بۆ ساڵێک پەروەردەیەکەن تدریبی پێکەن مشقی پێکەن پوری نەنج یەکی لەوانە فێڵە چۆن پەرداکەی چۆن نازانچێکی چۆن مامەڵە لەگەڵ ژنەکە تاکەی کوڕەکەش ئەچێ لە مەحەدێک ئەخوێنێ چۆن ئەو ژیانی هاوسەرگیرێتێ ببا بەڕێوە بە چاکترین شێوە اینجا مناڵ کە مناڵتان بوو چی دێ بکەن و چی لێ نەکەن ئەمە کوا لە کۆمەلگای ئێمە هەمووی خواوەکی لێ برا هەمووی باوک و دایکمان یاسا من ڕەخنەم زۆر لە یاسا نییە بەقەدەرەوەی ڕەخنەم لە پەروەردایە پەروەردە کۆڵەکەی بەهێزی یاسایە ئەگەر بتوانین ئێمە تاکێک دروستکەین تاکەکە سزای یاسا نەکە بە خەڵاتی خۆی زۆر کەسەیە لە سجن نییە ئەڵێ سجنم سەربەرزم سزای یاساکەی بوو کردووە بە خەڵاتی دەرونی خۆی
ئەوە کێشە لێرە لەوایە ئەگەر یاسا و پەروەردە یەک نەگرن لە چەند خاڵێکی زۆر زۆر پێویستە ئێمە ناتوانین لەم حاڵەتە مەترسیدارە خۆمان ڕزگارکەین ئەگەر یاسا لە ئاوازێ بخوێنێ و هەروەها طبعا یاساش کەلێنی تیەکەیە و یاساش کەم کوردی خۆی ئەبێت و پەروەردەش لەو کاتە کەم کوردی و کورتی خۆی بێ و قڕەکە بۆ چی ئەگیرێتەوە بۆ ئەم کۆمەلگایە بەشویش کە ئەوە بینین کەوایە مایکەکەتم بەرێ خانمیستە بڵێ چی تا مایکەکەیان بەو بەڕێزە دەستخۆش سپاس جان خانمیستە قسە بکەی بابزە وتم یعنی یاسا مەبەستمەوەیە ینی یاسا دەبا یان لە یاسای باری کەسیمان هەیە ئێمە مادەی ئەوەی تهدید کردیە کە سنی زەوات 16 هەتا هەژدە یعنی ئەو بەڕاستی زۆر شەرمنانە بۆ هەموارکردن ساڵ 2010 هەموار کرا لێرە دەبایە ئەوانە هەڵگرن بەڕاستی 16 و 17 و هەژدە چییە یعنی من بەبیرمە هەژدە چوومە کولیەی ینی هەژدە ساڵ نازام ینی تۆ جارێ تازە چاوت کرایتەوە تازە دنیا دەبینی 16ش مەجای درراوە ینی کەسێک 16 ساڵبی ئێمە لەو عسرینە ینی مەفروزە یاسا بگونجێ لەگەر ئەم سەردەمەی ئێستا یعنی مفروزە تەمەنەکەی تهدیدکە یعنی ئەگەر یاسا تەمەنەکەی زیادکە و کاتە کەس ناتوانێت لە یاسا بەڕاستی بێتە دەرێ زەواجەکە ناکرێت لە دەین دەرێن وڵا هەندێک لایەنی ضرورەت هەیە حالاتی خۆی 16 ڕەنگەکەم بێت بەڵام دەردی دکتۆر وتی ینی ئەگەر کەسەکە ئامادە نەکرابێ بەخوا بە 50 ساڵیش ئامادە نابێ بۆ من هیچ ئەوە طبعا تەمەن پەیوەندی بە عقل نییە ئەوەی ئیشکرە سەر خۆی بکە یەک بابەتیشی کاکە باس کرد خەریب و بیرم بچێتەوە زەوات پرۆسەیەکی زۆر گەورەیە کاک دەروون بینی دوو کەسانە عقدەکە کە ئەو کێشانەی کە ئەمە دەبینین هەمووی لەسەر بنامای ئەوەیە ئەگەر کەسێکی بەخۆی محتەرەم بێ مرد بە کەسێکی محتەرەم بکە بەڕێز بکە ئەکید ئەو کێشانە دروست نابی ئەگە جیا بنەوەش کێشش بەچی محتەرەمی دروستە بێ بە ئاستی ڕۆشنبیری کەسەکە بە پەروەردا هەموو ئەوە تەکمیلە یەکە یعنی ئەگە کەسەکە ئیش لەسە خۆی بکە کەسێکی بەڕێزبی خوێندەوار علاقەی بە پێگە نییە هەیە طبعا حاشاکی هەموو لایەکمان هەیە دکتۆرای هەیە پارێزەرە هەیە دکتۆرە هەیە طبیبە بەڵام ئاستی ڕۆشنبیری خەفیفە علاقەی بەوە نییە ناخوێنێتەوە ئیش ناکە لەسە خۆی بەڕاستی خوێندنەوە لێرە نەبۆتە کەلتور باش وەکو کچێک نەبۆتە کەلتور وەکو خانمێک وەکو پرسیارە دکتۆر لە تۆشیەکەم وەکو خانمێک مەسەڵ لەو پرسیارە لێکم لێرە محتەرمی هەربا بە زمانەکەی خۆت بڵێ محتەرمی من پەیوەندی بە خێزە محتەرمی من پەیوەندی بە خێزانەکەمەوە هەیە مەسەلەن ئەگەر من دایک و باوکم ئەخەتە تۆ سەیری کە لێرە ئەگەر من بچم بۆ داوای وەکو دکتۆر گۆتی تربیەتی جامیعە ئەو کوڕە بەڕێزە هەمووی بە خۆت کەرامەتت کوڕە بەڕێزە بەڵام آخر کۆمەڵگەکە ئەمە ناکات بۆی کە دەست خینە برینێستا ئەو کوڕە بەڕێزە عفوم کە کاک دەروون جان ئەوەندە ناوی دکتۆر مینە طبعا ئەتوو ئەگە خۆت ئینسانێک بی ئیش لەسەر خۆت کردبی ئاستی ڕۆشنبیریت بەرزبی باوڕکە هیچ تووشی ئەو کێشانە نابی حتا ئەگەر بەرامبەرەکەشت بۆ نمونە تووشی بە ئەو عائیلەی کە دەچی بۆ خوازبێنی کچەکەیان ئەگە ئەوان ئاستی ڕۆشنبیریان نزمبی تۆ بەخۆت لا ئێرادیان دەکشێوە لەو پرۆسەکەم تاوکەم کوڕێکی بەڕێز گریمان با ناوی کەس نەبین دایک و باوکێکی هەیە ئەڵی شەکرن مەسەلەن زۆر پیاوی چاکە زۆر ژنی چاکە دەر و دراوسی هەمووی بەدڵیانە ئایلێکی چاکنی بەڵام ئەم کوڕیان یا ئەم کچیان ئەمە پێوەڕیان یەکێک لە پرسیارەکان و ئیستیشارەکانی کۆمەڵگەی کوردی ئەوەیە بێت پێوەرە کە داک و بابی باشی بەخۆی باش دەبێت خۆشی باشە بە پێچوانەشەوە من خەڵگەیە بۆی نووسی و مەڵێ من باجی کاک دەروون ئەڵێ من باجی دایک و باوکمێن باجی خێزانەکەمێن چوزانم باوکی وەختی خۆی برایکی حەزم پێوەرە شتێکی کردووە کاک دەروون مەسە دەرێنەوە ئافرەتە یان ئەو پێ کوڕە باڵای بەرزەوە ئێستا وەختی ژن هێنانیە بەڵێ وەڵام من وەستاگیشی بۆ کچەکەم دەستی بگاتە پلاشی کارەبا بێ شوو کاک دەروون ناپلیۆن بۆ نابرد ئەوەندە بوتولی نیو قەڕن حکمی کرد نیو قەڕن حکمی کرد ینی پێوەەر نییە حەزم پێوەەر نییە حەزمی عقل پێوەرە ئایا تۆ چەند ئیش لەسەر خۆت دەکەیت باشە هاوڕای وەکو خانمێک وەکو پارێزەرێکیش ئەو پێوەرانی کە بۆ پێکۆژیان و هاوسەرگیری کراوە بە پێوەەر لە کوردستانە بەشێکی زۆری هەڵەن و ئەکسپارن وەکو دکتۆروتی زۆریش باشە چێویستی قسە بکە با لە خست بە زۆر کورت زۆر کەممان ماوە
لێدوانی دەری شەوەمان ماوە جان سەرەتایی دەستخۆشیتوانێت دەکەم سەبارەت گفتوگوکردن لەسەر بابەتە دەمەوێت باس لە دوو خاڵ بکەم یەک لەوانە کە باستان کرد پرۆسەی خوێندن وەکو زانکۆ قوتابخانە باسی ئەوەی ناکەن کە ئایا مامۆستاکان بە تەڵەبەکان بڵێ تەمەنی چەند گونجاو و هاوسەرگیری خۆی ئەوەی پێویستی بە هیچ کەسێک ناکات خۆ هەموو کەسێک ناشتە لە بەر پرۆسەی خوێندن دەبێت ئینسان هەر لە خواوە کە تەمەنی دەبێت ئازارکاری لازمە خۆی بڕیار دەربیت زۆر جا دکتۆرەکان بە من دەڵێن جارێ ژنمە هینە هەیە بە من دەڵێ زوو بینە ئەوە شتا عنیاگە بتە مرۆڤ نامە بەگوێ کەسێک خێزانی پێک بینم سبەنی سەد کێشەلم دروست دەبیتن هەب بە ئەوەی کە جێمدا خەڵک باش ئەی تۆ بەچی بەح لە زانی کێشەکە لە چیایە کە زاوایەکە لە 3,000 فیشک بە ماڵی خەزوریۆنی ئەوە نقطەی دوم باسم نەکرد لە هەستا بەرەت ئەو قسەیە بنو منە ئینسان دائیمان دەبی خۆی ئامادە کات بۆ ڕوودانی هەموو شتێک مەقسەدم لێرە دانانی خۆی چارەسەری بمێنیتەوە کە بوو چۆن پێ دوای چارەسەر چۆن ئەوڕوا من کە ئێستا من ژنم مانە کردووە دەبیام حسابی ئەوەی بکەم ئایا سبەنێ شێوازی ژیانکردنم بەدڵی براکەی دەبیتن یاخود بەدڵی خەزۆر محەمد دەبی خۆ ئامادە بکەم ئایا شتانە کە ڕوو بەڕۆم دەبنەوە پرسیارێکی شەخسی بکەم فەرموو باشە دەستێ ماچ کرد چی دەستی ماڵی خەزورێ ماشم نەکرد بەس ئامادە ماشنانی وەکو ڕێزێک چووکە ئەو 20 ساڵ ئەمە بەستمەوە قسەیە بوو 20 ساڵ کچەک بەخێ بکات دوای بکات ئەومانە تیڤن یعنی شتێکی زۆر گەورەیە باشە و بە پێچەوانەشەوە باوکی تۆش 20 ساڵە تۆی بەخێو کردو و کاتە خزمەتی خانمێک لە کۆتایی قسەم ئەوەیە دەڵێم دائیمان ئینسان خۆی ئامادە بکات بۆ ڕۆدانی هەموو شتێک وای خۆی بڕیار دەربیت یاخوا سوپاس دەکەم و پیر و خەڕۆژ من دەردی کوردەڵێ کاکە قسە بکات زۆر بە کورتی چکە کاتمان نەماوە دوای ئەمە جان سەرتا بە خێراتتان دەکەم دەمەوێت پرسیارەوە بکەم ئایا لە هەموو بابەتەکەی باسی ئەوەتان نەکرد میدیای کوردی بۆ ناینەناو بابەتەکە یعنی میدیای کوردی هیچ کاریگەریی لەسەر ئەو ڕووداوانە نییە کە باس دەکرێت ئێستا زۆر سپاس دەستخۆش با من پرسیاری میدیای با من جواب بدەمەوە لە ڕوویەکەوە میدیای کوردی من خۆم جوابیەوە باش لە ڕوویەکەوە میدیای کوردی نەبێتە ئابەوە پرسیار بۆ لەلایەکەوە میدیای کوردی دەستخۆش لەلایەکەوە میدیای کوردی ئەوەنەی بابەتەکە بەشێکی زۆری ئەوەندەی ڕووداوەکە بڵاوەکاتەوە ئەبێتە هۆکاری سترێس بۆ زۆر بەمان کێشەکە و ڕوژێنێ ئەوەنە دوای کێشەکە هەڵ ناسێت چوار بەرنامەی وای لەسەر بکات کە ئێمە ناڵین بەرنامەکەمان زۆر مهمە و زۆر وایە و زۆر وایە بەڵام بەپی ئامادەبوونی ئێوەمانان و دکتۆر و ئەو خەڵکانی کە باوەشیان بۆ بەرنامەکە کردوت و پێیان وایە کە بەشێکین لە چارەسەر خۆزگە هەموو میدیایکی کوردی دە بەرنامەی باشیە بوو هی کۆمەڵایەتی لە بری ئەم هەموو باسی نەوت و گەندەڵی و نازانم چوچی کە باس بکرێ بە ناڵین پەردەپۆشی هیچ گەندەڵیەک ناکەین بەڵام زۆرە یعنی ئەم بابەتە کۆمەڵایەتیانە کێشەکە لەوەیەکو دکتۆر وتی ڕەنگە حسابیشی بۆ نەکەن هەر حسابی بۆ ناکەن ئێمە بابەتی کۆمەڵایەتیمان باس کردووە خەڵک گاڵتەی لە عەقڵمانات 1 ملیۆن جنێومان بۆ هاتووە تۆ باسی چیەکەی کاکە بەڵام کێشەیە ئەمە کێشە نییە کاکە ئەنی ئەم کێشەی کە ئێمە باسیەکەین کێشە نییە کێشێکی وەنیە ئێوە تۆ لە ماڵی خۆتە ئاسوودە نەبیت و مرتاح نەبی ئەگەر وەزیریش بێت مرتاح نابی ئینتاجیشمان باش نابی ئینتاجیشمان باش نابێ وەنی ئەکید نەنەخۆ کێشەکە لەوایە ئێمە تاکە ئامادەمان نەکردووە بۆ ئەوەی لەم سەردەما لەم هەموو گۆڕانکاری کە هەیە گۆڕانکاری سیر هەیە و گۆڕانکاری سەیتریش دروزە بێت ئامادەمان نەکردووەکو عەقڵێتێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشانە بۆتم بە ئامرازێکی کۆن اینجا لەبەر ئەوە بەرپرسەکانیش گوێنیان ئەوە ئیشەکە ڕۆشتووە بەڵام بەچی ڕۆشتووە بە سەقەتی ئەبێ من نییە هەموو تەڵەبەیەکی زانکۆ ببینم بزانم لە هەر اختصاسێکە یعنی ئاست خەتای خۆیان نییە من قەت نەکرد لەبەرەوەی ئەمان دانیشتون و لە هەموو مناسبەیەکە باسم کردووە قەت خەتانە هەمە ئەم گەنجانە هەر لای من جوان و ڕێکوپیەکن و بەڕێزیشن بە هیچ شێوەیەک خەتە نەغم تۆ کە لە ژینگەیەکە بژی بڵێ ئاوا بڕۆ تۆ بۆچی وا ناڕۆیت هەموو نازت پێ درێ باوکت ئەنوا قەرزێ بۆ کا بۆی ئاخر مۆبایلی بۆ بکڕێ کە چویتە کولێ بێ سیارەت بۆ بکڕێ کە نازە ئیتر ئەم هەموو نازە هەمووی بە سەقەتا ڕۆشتووە تۆ تەلبیەی چیەکەی پێداویستێ مادەکانی بۆ جێبەجێکی بەڵام پێداویستێ معنەوەکانی بەهادارەکانی قیەمەکانی ئەخلاقەکانی بۆ جێبەجێ ناکەی اینجا ئەکەوێتە ئەم ساحەیەمان بۆ چێ چۆڵ کرد بۆ قسە خۆشەکان ئێمە کۆمەلگایەکی دیاردەیەکی دەنگین
ئەوانەی قسەی خۆش و قسەمان بووەکەن تەنها مێشمان پڕەکەن لە قسە ئەوانن ئێستا ڕێگرن جاری وا هەیە لە یاسا ڕێگرن لە پەروەردە شتی سێری و سەمەرە ئەڵێن کە پەیوەندی نەبە ژیانێکی خۆش و پڕ لە کەرامەتەیە نە پەیوەندی بە زانست و بە پەروەردەیەکی هاوچەرخەیە ئەیتر ئەوە ساحەکە بۆ ئەوان چۆڵەتر بە هەر نایەک بێ بە هەر نایەکە هاتوونەتە ناو میدیاوە هاتوونەتە ناو سوۆسیال میدیاوە ئەتر ئەوانە بە هەوسی خۆیان خەڵقی چیە کات یعنی ئەمان ئەم فەراغا ئەم بۆشایە چۆنی پەرکەنەوە جۆ ئەگرن زۆر کەس تەسیرە بێ پێیان لەبەرەوە ئێمە تا ئێستا لەسەر ئاسێکی زانستی پتە و هاوچەرخ تاکمان پەروەردە نەکردووە لەبەرەوەی تاکیش ئیتر وەڵاهی من ئێستاش ئاوا ئەیبینم وەڵاهی کۆمەلگایەکی باشی نێمە کۆمەلگایەکی باشن بۆیە بەرپرسەکاری زۆر جۆبادارێ خۆمان لە خۆمان ناباشین خۆمان وەکو نەرێتێک وەکو با بڵین ئەساڵەتی تۆ لە بەری دەوری کەسیی فێر نەکردوین بەو نەزانی خۆمانە باشە پالاماری یەکتری ناین لەم لاولولا یەکتری باشە بەڕێز ئەو کاکەی کە یەکەم جار قسەی کرد باسی چەکە کرد هاوڕاتم ئەو بەشێکە لە وەسیلەکان ئێمە باسی بەرنمەکەکە گرنا هاوڕاتم من لێرەوە بە دوو وەزیرە لێم وەزیری پێشمەرگە وەزیری ناوخۆ بەشێکی هەرە زۆری ئەو تاوانانی کە ئەکرێ بە چەکی وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆکرێ یعنی بەڕاستی عیبەیە ئەزانی هۆکارەکەش چییە؟ ژوورێکە ینی لە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ بەشێکی هەرە زۆری بەشەکانیان منجەبیان نییە ینی چەکەکان ئەم پۆلیسەکە ئەڕاتەوە بۆ ماڵەوە چەکەکەی دانێ لانی کەم هۆکارێک کەمترەکەیتەوە کاکەیانی بەشێکی هەرە زۆری وابزانم ئەپروڤ کردووەڵی کە بەو چەکان ناکرێ ینی پێشمەرگێ چەکەکە من ئەم قسەم بە بەرپرسێکی سەربازی باڵاوت وتی هەندێک لە پێشمەرگەکانمان چەکەکان خۆیان کڕیویانە وەختی خۆی کە بوون بە پێشمەرگە ئیجاد چییە کاکە ئێستا پێشمەرگەیە ئێستا بە هەوی وەزارەتی پێشمەرگە لە بازگەیە گەوچەکەی لێ ناسەندێ وەنیە دەکەواتە زەحمە نەبێ وەکو جاران وەرەقەیەکی بەرێ کە کاتێک کە لە داواما بوو چەکەکەی پێبێ بەس کە لە داوامانیە با چەکەکە دانێ کاکە یعنی عیبەیە چەکی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ژنی پێکوژدێ هیچ عقلیشی پێویست نییە چەک طبعا نەقوت نەعقل هیچی نێت یعنی ئەو کەسەی کە سیلاحی دروست کرد یەکەم جارگۆتی ئێستا کەسی بە قووەت و کەسی زەعیف بوونەیەک مستەوە یعنی زەعیفترین کەس مناڵک ئەوەندە دەتوانی چەک هەڵگرێ بۆیە بەڕاستی ئەو کێشەیە کە باز دەکرێت فعلەن ئەوە دەبتە سەبەبک لەو ئەسبابانەی ینی هۆکارێک کەمترە دێتەوە لانیکە بە شتێکی بە هەنگاوێکی زۆر بەسیت وەڵی کات نەما بەس یەک سیسانی قسەم بۆ بکۆچکە با کۆتایی پێێنی جان سەرەتا دەستخۆشیت لێ دەکەم بۆ ئەم تەوەرە جوانە بەڕاستی ئەمە تەوارێکی زۆر جوانە دەبێت گرنگجیەکی زۆر پێ بدەن بگرە ئێستا لە کومەلگایمە لە کوردستان شەڕی خەزور و خەسووزەوە دیاردەکە بوویتە مودێل وەکو مودێلک بەکار ینی وەکو دیاردەکی مودێلی هاتووە لە بەنی هەموو کەسەکیدا ئێمە زۆر بە هەڵە لە پرۆسەی هاوسەرگیری تێگەشتون من خۆم یەکەکەم کە زۆر ڤیدۆم بینیوە لە مامسای ئاینی دەپرسن چ کاتێک باشترین کاتە بۆ هاوسەرگیری مامساکە چی دەڵێت فریاب کە کوڕەکەت بوو بە 14 ساڵ ژنی بوو بێنە ئەخە نازان ینی سەر ماڵێشەوە لەو بوارەدا بڕوا بە چێ بکەین ینی لە مامسای ئانی دەپرسی دەر فریاب کە کوڕەکەت بوو بە تووشی گوناح نەبێ بەس گوناح نییە دوایی هزار فیشەکە نێ بە وڵا جاوە ئەجە بگرە ئێستا لە کومەلگەیمە لە بەینی خێزانەکاندا وەکو منافسەک لێ هاتە ینی وەکو پێش بڕکەک فریاکەوە کوڕەکەی ئەبتە 14 ساڵ ژنی بۆ ئاینێت هەتا ینی لە بنەماڵەکانی خۆ دەبێت کوڕەکەی بوو بە پیاو تەواو ژنینە پیاوە دەسەکانی خۆش بێ زۆر باش بوو فریاکەوتین قسەت کرد زۆر باسە و ڕوژان مامۆستا دوا قسەم بۆ بکە دوکتۆر دوا قسە ئەوەیە هاوسەرگیرێتی پرۆسەیەکی سەهل ممتەنەعە زۆر ئاسانە زۆر ئاڵۆزە ئەگەر پتێ بە ئاسانی بیگری بچۆ ژنێ بێن و شەو لەگەڵیا بن و بخۆ مناڵتانە بێت و تەواو هیچ ئەگەر ئەتەیە بە ئاڵۆزی بیگری دوو مێژووی جیاواز دوو پەروەردەی جیاواز دوو خێزانی جیاواز دوو ئەخلاق و فکری جیاواز ئەبن بە یەک ئەبن بە ماڵێک ئەبن بە بنمیچێک لەژێر بنمیچێکە ئەژین ئەبێ ئەمانە تەحمل یەکتری بکەن ئەبێ ژیانی لێبوردەیی ئەبێ مناڵێک پەروەردەکەن نییە لە ئاسیشی زۆر باشا بێ ئەگەر تۆ لەو ناحێوە بڵێ و دەی خواکەریمە هەزار جار خواکەریمە بەڵام ئێمە بەمە چارەسەری کێشەکان ناکەین ئێمە بەوە چارەسەری کێشەکانەکەین کە بزانین ئەم پرۆسەیەکی زۆر جددیە
زۆر ئەتوانی بڵێن سیریاس ینی ترس ناکە ئامادەکاریەکی جدی زۆر جددی ئەوێ زۆر جددی هەیە من ئینسانی مستەقبم بینی و ئەمری چ ساڵە ئەڵێ من تا ئێستا زۆر مؤهلە نەک ژنێ بێنێ دوانیش بێنێ زۆر ئەڵێ تا ئێستا مؤهل نیم ژن بێنم ئەوە هەشە عمری 15 ساڵە ڕێگا لە باوکێکی ئەڵە بابژنم بۆ بێنێ ئەشی هێنێت و ئیتر ئاوای دەستەکانە خۆش بێت دو قسەم بکەێت تاو قسەیەکەیە دەڵێ ئێمە لە زمانێک دەژین خۆشەویستی بەدزی دەکرێت بەڵام تونند و تیژی بەعلەنی دەکرێت بۆیە پێویستمانە هەم ئاستی ڕۆشنبیری کەسەکان بڵندکەین هۆشیاریانکەینەوە هەروەها یاساکانیشمان هەموارکەینەوە ئەو دوو شتە دەتوانم بڵێم دەبێتە جزئەک لە حلکردنی چارەسەرکردنی کێشەکە دەسەکانی خۆش بێ لە کۆتاییە یەک کاتژمێرە لەسەر بابەتی قساکەین بابەتەکەمان لە چیرۆکێکی کورتی بینی زاوا و خەزوورەوە بردە ناو زانکۆکانەوە بردمانە ناو مزگەوتەکانەوە بردمانە ناو پشتی سەری گەنجەکانەوە ئەم بابەتە دەردی دکتۆر وتی پرۆسەی پێکۆژیان بابەتێکی زۆر سادەیە کوڕێک ئێوێ ژیان لەگەڵ کچێکا دروستکە ئەو بە پێچەوانشەوە ئەو بیرەی کە کاکە باسی کرێچێک لە بەڕێزەکان کەوتی من ئامادەم دەستی خەزورم ماچکەم لە بەروی ئەو کچێککی 20 ساڵ خزمەت کردو بۆی کە پێشکەشی منی بکە و بە پێچەوانشەوە باوکی تۆش 20 ساڵە هەوڵ و تەقەلایە تۆ پەروەردە بکات بۆ ئەم کەسە ئەبێ عەقلێک دروستکەین کە ئەم پرۆسەیە یەکسانکەین ئەم پرۆسەیە لەو بیرە بێنینە دەرەوە کە ئەبێ لایەنێک دەسی لایەنێک باشکا و لایەنێک مەمنونی لایەنێک بێ هەتا ئەم بابەتە ڕۆشنبیرانەیەکی حەقیقی نەک ڕۆشنبیری ناو کتێب و هەندێک مؤسسات کە جەنابەت باسە کرد کە ئەڵی ناوێرم باسی فلان شتکە ئەڵی ئەوەنە 1000 دکتۆرمان هەیە و 1000 ئەومانەیە ڕۆشنبیریە کە لە چوو بێتە خوێنی هەمومانەوە بەمە چارەسەرەکرێ پرۆسەی پێکەوە ژیان ئەگەر بە عەقڵ بیکەین بە عەقلیش پێکەوە ژیانەکە هەڵەوشینینەوە بۆ پێکەوە نەژیان هیوادارم شتێکمان کرد بێ کاتی چۆش بەسەوە حەزێت